یاسای ناتوانێت بیکڕێت خەڵکی ئاسایی ناتوانێنە. ئەمە بۆ چێ بەکارێت ئەم جۆرەیان ئەمە ناوی چیشە؟ دراگۆن. دراگۆن. ئەمە ناوی دراگۆن. ئەمە چ هێزێک بەکارێنێ ئەمە؟ ئەمە بۆ هێزەکانی ناوخۆیە، هێزی پێشمەرگە و هێزەکانی ناوخۆ. ئێمە ئەمەمان وەکو نمونە دروست کردووە. تا ئێستا پێشتر سیارەی ئۆتۆمبیلی سەربازیمان دروست کردووە بۆ هێزەکانی ناوخۆ، بەڵام ئەمەی کە بەم جۆرە بەم نمونەیە تازەیە کە دروستمان کردووە بەم نمونە تایبەتە هەر بۆ هێزەکانی ناوخۆیە بە تاکید. یاسای ناتوانێت بیکڕێت خەڵکی ئاسایی ناتوانێنە، بۆ خەڵکی ئاسایی نابێت. خەڵکی ئاسایی مەدەنیش ئۆتۆمبیلی مەدەنیش بۆی نابێ ئەگەر موافقەتی وەزارەتی ناوخۆ نەهێنێ، چونکە هەر ئۆتۆمبیلێکی زریپۆش ئەبێ خاوەنەکەی موافقەی وەزارەتی ناوخۆ بۆ ئێمە بێنێ، ئەنجارە ئێمە توانین ئۆتۆمبیلەکەی بۆ زریپۆشکەین، ئەگینا بۆ هیچ کەسێک ناکرێت بەبێ ڕەزامەندی وەزارەتی ناوخۆ. تێچووی بۆ ئۆتۆمبیلێکی لەم شێوەیە چەندێکە؟ وەڵاهی تێچووی زۆر نییە، ناتوانم بڵێم چەندی تێچێ، بەڵام تێچۆکەی زۆر نییە، خەیاڵی نییە، گونجاویشە.